ئەمڕۆ 34 ساڵ بەسەر کۆڕەوی خەڵکی کوردستان تێپەڕ دەبێت. ئەمڕۆ 34 ساڵ بەسەر کۆڕەوی خەڵکی کوردستان تێپەڕ دەبێت کە دوای ئازادکردنی هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە دەستی ڕژیمی پێشووی بەعس و ڕاماڵینی دەستگا سەرکوتگەرەکان 26 ڕۆژ دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستان لە 5 ئازاری 1991 خەڵکی کوردستان دژی گەڕانەوەی ڕژیمی بەعس کۆڕە و ئاوارەی هەڵبژارد و ڕوویان لە سنوورەکانی تورکیا و ئێران کرد کە بە کۆڕەوی ملیۆنی خەڵکی کوردستان ناسراوە. لە ئەنجامی کۆڕەوەکەشدا لە 5 نیسانی 1991 ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتووەکان بڕیاری 688 پەسەند کرد بۆ پاراستنی خەڵکی کوردستان لە هێرشەکانی ڕژیمی بەعس. کۆڕەوی ملیۆنی کورد لە ساڵی 1991 کە تیادا خەڵکی باشووری کوردستان دژی دەسەڵات و زوڵمی ڕژیمی بەعس کۆچی کرد، پرسی کوردی لە کێشێکی ناوخۆیەوە گەیاندە پرسێکی نێودەوڵەتی، ئەوە بوو زۆربەی وڵاتانی ناوچەکە و ئەوروپا و ئەمریکا هاتنە سەر خەت و هێڵی 36 بە دوای خۆیدا هێنا. نەتەوە یەکگرتووەکان لە 5 نیسانی 1991 بڕیاری ژمارە 688 تایبەت بە هەرێمی کوردستاندا. ناوڕۆکی ئەو بڕیارەش ناوچەی دژەفڕین یان ناوچەی ئارامی لێ بەرهەمهات کە ئێدی ڕژیمی بەعس نەیتوانی هێرش بکاتە سەر کوردستان. جیمس بیکەر وەزیری جەرەوەی ئەو کاتی ئەمریکا ڕۆڵی گەورەی هەبوو لە چەسپاندنی بڕیارەکە و هەر 5 ئەندامەکەی هەمیشەیەکانی ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتووەکان دژی بڕیارەکە هیچ مافێکیان ڤیتۆیان بەکار نەهێنا. بڕیاری 688 نەتەوە یەکگرتووەکان و ڕۆڵێکی گرنگی گێڕا بۆ دروستبوونی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم. لە هەمان کاتدا دەبێتە هەوێنی دروستبوونی دەوڵەتی کوردیش. بۆ پارچەکانی دیکەی کوردستانیش سوودی هەبووە، ئارامی بۆ ناوچەکەش گێڕاوەتەوە. ناوچەی دژەفڕین ئەو سنوورەیە کە ئێستا لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەو کاتیش دانیال میتران هاوسەری فرانسۆ میترانی سەرۆکی ئەو کاتێ فەڕەنسا یەکێکە لەوانەیە کە ڕۆڵی سەرەکی بینی بۆ ئەوەی فەڕەنسا پرسی کورد بباتە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی و وای کرد بڕیاری 688 نەتەوە یەکگرتووەکان لەبارەی ناوچەی ئارام دەربکرێت.